چەند هۆکارێ بۆ هۆکاری ئەوەی کا بە تایبەتی ئێمە باسیەگەین هۆکارەکەی ئەوە بوو یەک ڕەشەبایە لەم دوایە کە هەڵی کرد زۆربەی سرودەکانی بڵاو ئەو دەڕاستانەش کە چونگا کاپارێنەیە کرد دەڕاستەکان کەمێکیانە کرد هە سرودەکان بە حاڵە کرد و وەکو ساڵان ناچوو سرودەکەی بەتەواوی بگرن و کە خەڵک بیکوتێ وەکو ساڵی تاجووکە حیوان کەم بووە نسبەتی حیوان لە لادێگانە هەر بە عام کەم بووە سرودەکەش کە دەڕاستەکەی گر کەم و ئەو ڕەشەبا کە هەڵی کرد بە تایبەتی منتیقەی شارەزووری دەشتی شارەزووری بە عام کردەوە ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە ئەو سروتانە زیاتر با بڵاوی کات و دەڕاستە کۆی هەباشە کۆی نەکات و نەیکوتێت دووەم هۆکاریش ئاگرکەوتنەوە لە سنووری شارەزوور زۆربەی شوێنەکانی گردەوە یعنی سەیرەگەی دەشتی عالان و حاصل کە دەشتێکی فەریعە دەشتێکی زۆرە هەمی سوتا و دەشتێک مەسافەیەکی کەمی ماوەتەوە منتیقەکانی تریش بە نیسبەت گەرمیانەوە لە هەوڵیەوە کە درەوکرا لەوێش دەڕاستە هەر بە عام دەڕاستەکان کە دووریانەوە درەویان کرد لەوێ کاکوتیان لەگەڵان نەبوو کە کاکوتیان لەگەڵان نەبوو زیاتر سرودەکە لە عەرزەکە ئاکە و ئەوانش کۆیان نەکردو زۆربەی ئەم ڕەشەبات ئەسیری بوو دوو هۆکار ئاگر و کە نێڵا سرود مێنێت لێرە بۆیە هۆکاری کاگران بۆیە کە عەرەبانەی 40,000 ئێستا عەرەبانەی بچۆتە 80,000 جوودی شلیف 2500 دینار بۆ ئێستا جوودی چۆتە 4000 دینار ئەوانەی کە حیواندارن ڕەنگە بێتە بارگرانیە بۆیان نەتوان حیوانەکان ئاژەڵەکانە بەخێوکرد کە هەڵێسەوە گران بووە ئەگەر وا بڕوە ڕەنگە بچێتە جوودی 6000 و 7000 هۆکاری ئەوەیە ئیمسال لە هەوڵەوە دەڕاستەکە کڵوش و پوشەکەی بۆ ئەگرت و کەس پێویستی بە کاوکۆتەڵ نەبوو زۆر بوو و ساڵان ئیمسال زۆر بوو کە کەس پێویستی پێی نەبوو ئەتە ئاگر و ڕەشەبایەکیش زەرری زۆری لێگەیان بەهۆی ئەوە کڵوش و کان نەما ئێسەر نرخی کات وێزە بەرز بۆتەوە هەست بە بەرزبوونەوەکە گران بۆ ئێزەکە لە هەوڵەوە کەس پێویستی پێی نەبوو کەس نەیە بردەوە کەس پێویستی بەکار نەبوو ئێستا کاکەم بۆتەوە و خەڵک بە دوای ئەگەڕێ و گران بووە بەهۆی ئەوە گران بووە